خوایە و دەسەڵاتی خوایە کە لە بەرەبەیانەوە حەتاکو خۆرکەوتن ئەو سێبەرە درێژ دەکاتەوە. شاخەکان، دۆڵەکان، دەشتەکان هەمووی سێبەرە. وەلەو شاء لەجەعەلەهو ساکینە. جا خوای گەورە بیویستایە ئەوە سێبەرەکەی دەوەستان لە سەر حاڵی خۆی، واتە خۆر نەدەکەوت و شەویش نەدەهات. هەمووی بەدەسەڵاتی خوای گەورەدایە. لە قورئانی پیرۆزە خوای گەورە هەڕەشەمان لێ دەکات، دەفەرمی ئەگەر خوای گەورە ڕۆژ بوەستێنێ شەو نەیە، کێ ئەتوانێ ڕۆژ بۆ ئێوە بێنێ؟ و ئەگەر خوای گەورە شەو بوەستێنێ و ڕۆژ نەیە، کێ دەتوانێت ڕۆژ بۆ ئێوە بێنێ یاخود شەو بۆ ئێوە بێنێ؟ ئەگەر خوای گەورە شەوتان لێ بسێنێتەوە یا ڕۆژتان لێ بسێنێتەوە، کێ هەیە بۆتان بێنێ؟ هیچ کەسێک نییە. بۆیە ئەگەر خوای گەورە بیویستایە سێبەرەکەی بەرەبەیان هەتا خۆرکەوتن وەکو خۆی دەهێڵایەوە بە درێژی نەخۆر دەکەوت، نەشەو و تاریکی دەهات. خوای گەورە دەفەرمێ ثم جعلنا الشمس عليه دليلا. چونکە ئەو کاتە خۆر دەکەینە بەڵگەیەک بۆچی؟ بۆ سێبەر. چونکە ئەگەر خۆر نەبێت بێگومان نازانی سێبەر چییە، سێبەر ناناسیتەوە. بۆی خوای گەورە ئیشەکانی زۆر جوانە، خۆری داناوە، سێبەری داناوە، ڕۆشنایی داناوە، تاریکی داناوە، هەمووی. ئەو خۆرە دەبێتە بەڵگەیەک بۆ بوونی سێبەر. ئێستا دەبینی خۆرەکە دەداتە ژوورەوە، ئەو شوێنانەی کە خۆر نییە سێبەرە. ئەم هەمووی دەسەڵاتی خوای پەروەردگارە. خوای گەورە دەفەرمێ ثم قبضناه إلينا قبضا يسيرا. پاشان خۆر دەکەوێ ئەو سێبەرە درێژەی کە لە دوای نوێژی بەیانیەوە دروست بووە تا خۆرکەوتن ئەو بینە سەعاتێکە زیاتر کەمترە، ئەو سێبەرە چی بەسەرا دێ؟ خوای گەورە دەفەرمێ ثم قبضناه إلينا قبضا يسيرا. پاشان وردە وردە سێبەرەکە نامێنێت. کاتێک کە زانی سێبەر نەما. شاخەکان دیوێکی خۆرە، دیوێکی سێبەرە، وردە وردە شتەکان زیاد و کەم دەکات. خوای گەورە ئەمانەی داناوە بۆی کاتەکان بزانین، بۆ ئەوەی کاتی نوێژەکان بزانین، کاتی ژیانمان بزانین، کاتی ئیشکردنمان بزانین. خوای گەورە ئەو خۆرەی داناوە لەگەڵ ئەو سێبەرە. جاران کە ئەم سەعات و شتە نەبوو، بە سێبەرەکە دەیانزانی شتەکانیان دادەنا، دەیانزانی ئێستا کاتی نوێژی عیشایە، نوێژی نیوەڕۆیە، نوێژی عەسرە. بۆ شێوەیەک دەزانی لە ڕۆژدا دەیانزانی ئێستا کاتی نوێژی نیوەڕۆ، چونکە سێبەرەکە ئەوەندە ڕۆژتووە. بۆ عەسر سێبەرەکە دوو قات ڕۆژتووە. شتێکیان دائەنا، زۆر جار بەو شتانە دەیانزانی کاتی نوێژەکان چییە، و کاتە ئێستا سەعات نەبوو. بۆیە خوای گەورە ئەم هەموو شتەی داناوە، ئەم هەموو ناز و نیعمەتەی بۆ ئێمە داناوە تا ئێمە شوکرانی خوای پەروەردگار بکەین، تا ئێمە نیعمەتەکانی خۆمان لەبیر نەچێتەوە. ئەوە دەسەڵاتی خوایە. ئەگەر بیەوێ شەو دەوەستێنێ یاخود ڕۆژ دەوەستێنێ، یاخود ئەو سێبەری بەرەبەیان هەتا خۆرکەوتن دەوەستێنێ و کەسیش ناتوانێ، نە شەخسەکان، نە داروبەردەکان، نە قەبرەکان، نە پیاوچاکان، نە پیاو خراپان ناتوانن دەقەیە خۆر تاخیرکەن، دەقەیە خۆر بوەستێنی ئیلا مەگەشتێ بە ئەمری خوا بێت. خۆر یەکێکە لە دروستکراوە گەورەکانی خوای پەروەردگار، بەڵام لەژێر فەرمانی خوادایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە بوخاریدا هاتووە دەفەرمێت پێغەمبەرێک لە پێغەمبەران سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ غەزای کرد کە ناوی یوشعی کوڕی نونە، سەلامی خوای لەسەر بێ. یەکێک لە پێغەمبەرەکانی بەنی ئیسرائیل و جوولەکە، ئەو پێغەمبەرەیە کە سەلامی خوای لەسەر بێ کە لە قورئانە لە سورەتی کافە باس کراوە وئیذ قال موسى لفتاه. ئەو گەنجەی کە لەگەڵ موسا پێغەمبەردا بوو صلى الله عليه وسلم لە سەفەرێکدا کە بە لای خضر پێغەمبەر ڕۆشتن سەلامی خوای لەسەر بێ، ناوی یوشعی کوڕی نونە. دەفەرمێ ئەو پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ غەزای کرد، غەزای بۆی کە قودس ڕزگار کات. قودس نزیک بووەوە لە قودس کاتی عەسر بوو، کاتی عەسر بوو،
یاخود نزیک بوو لە عەسر پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێت بە خۆرەکەی وت سەیری خۆرەکەی کرد ئەو پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ سەیری خۆرەکەی کرد فەرمووی أنت مأمورة وأنا مأمور تۆ لەژێر فەرمانی خوا دای منیش بە هەمان شێوە ئەی خۆرەکە تۆ بە فەرمانی خوا دەڕۆیت و دیت منیش بە هەمان شێوە بۆیە فەرمی خوایە گیان اللهم احبسها علينا خوایە گیان ئەم خۆرەمان بوو بیوەستێنە لە کاتی عەسرا بوو خوایە گیان ئەو خۆرە حەبسکە بیوەستێنە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە خۆرەکەی وەستان دوعاکەی قبول کرد و خۆرەکەی وەستان هەتا فەتحی قودسی کرد ڕۆژ ئاوانە بوو ئەوە پێڵێن معجیزە بەڵام هیچ دار و بەرد و قەبرێک ئەو شتانەیە دەسەڵاتان نییە ئەوە دەسەڵاتی خوایە فەرمووی خوایە نەیفەرموو بوەستە فەرمووی خوایە بۆم حەبسکە پێغەمبەران سەلامی خوایە لەسەر بێ لەخوا پاڕاونەتەوە ئەی تۆ بۆچی لە دار و بەردە پاڕیتەوە تۆ لەوان مبارەکتری تۆ لەوان عاقڵتری تۆ لەوان تێگەشتوتری تۆ لەوان خواناستری کەس حەدی نییە بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم فحبست حتى فتح الله عليه خوای گەورە خۆرەکەی وەستان بۆچی وەستانی لەبەر ئەوەی شەودانەیە فەرمی خوای گیان ئەو خۆرەم بۆ بوەستێنە هەتا فەتحی قودسەکەم خوای گەورە خۆرەکەی بۆ وەستان بە فەرمانی خوا خۆرەکە وەستا چونکە ئەویش مەئمورە لەژێر فەرمانی خوادایە بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە خۆر بۆ هیچ کەسێک نەوەستاوە چرکەیەک دقەیەک نەوەستاوە ئیلا بۆ یوشعی کوڕی نون نەبێ یوشعی کوڕی نون سەلامی خوای لەسەر بێ ئەو کاتێک کە ڕۆژ فەتحی قودسی کرد خوای گەورە خۆرەکەی بۆ وەستان بۆی بە ڕۆشنا بە ڕووناکی فەتحی قودس بکا کە یەکێکە لە شوێنە پیرۆزەکان یەکێکە لە سێ مزگەوتە پیرۆزەکە کەعبە مزگەوت مەدینە مزگەوتی قودس کەواتە خۆر یەکێکە لە دروستکراوەکانی خوای پەروەردگار بەڵام لەژێر فەرمانی خوادایە لەژێر فەرمانی پیاوچاکان نییە خۆر بە گەورەی خۆی چەندێک گەورەیە هەموو ڕۆژێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کە ئاوا دەبێت سەجدە بۆ خوای گەورە دەبات لەژێر عەرشە سەجدە بۆ خوا دەبات داوا ئەکا لە خوای گەورە خوای گیان دووبارە بڕۆمە شوێنی خۆم هەڵبم خوای گەورە دەفەرمێ بڕۆ بەڵام ڕۆژی قیامەت هات خوای گەورە دەفەرمێ ئەی خۆر دوای کە سەجدە بۆ خوا دەبات هەموو ڕۆژێ ئیزن لە خوا وەرەگرێ سەجدە بۆ خوای گەورە دەبات ئەمجا خوای گەورە دەفەرمێ لە کوێوە ئاوا بووی لێوە هەڵبێرەوە ئەوە قیامەت خۆرێک بە گەورەی خۆی هەموو ڕۆژە سەجدە بۆ خوا دەبات مرۆڤێکی لاوازی بێدەسەڵات دەیەوێت لە خوا یاخی بێ هەر یاخی بە ئەمڕۆ نەگەڕێیتەوە بەیانی لە دۆزەخە لوو تەشکێنێ خوای گەورە ئینسانی ئیماندارە بێ لەم شتانە دەرز و عیبرەت وەرگرێ خۆرێک بەو گەورەی خۆیە کە هەموو بوونەوە پێویستی پێیەتی سەجدە بۆ خوا دەبا ڕۆژانە لەژێر فەرمانی خوادایە مرۆڤێک من و تۆ چی خەڵکی چی ئیشتێکی بە من و تۆیە ئێمە هەبین یان نەبین بوونەوە دەوەستەیە ئیش و کار دەوەستێ بازاڕەکان داخرێ ئەوە نەخۆت بە گەورە مەزانە بەخوا هەر کەسێک لە ئێمە بمرێ بازاڕەکانی بۆ داناخرێ نەوەڵڵا کەواتە ئینسانی ئیماندار ئەبێ بزانێ خوای گەورە ئەم سێبەر و خۆر و شتەی داناوە بۆی کە دەسەڵاتی خۆی بۆ ئێمە بسەلمێنێ خوا بە دەسەڵاتە خۆرەکە ئەستێرەکان هەموو شتەکان لەژێر فەرمانی خوادان بۆچی مرۆڤ یاخی بێت ئەی نازانی خوای گەورە دەفەرمی ئەو سێبەرانە کە تۆی بینی هەمووی سەجدە بۆ خوا دەبات سێبەر سەجدە بۆ خوا دەبات بەڵام مرۆڤەکان عاسی دەبن ئەمە دەسەڵاتی خوای پەروەردگارە کە خۆری داناوە و سێبەریشی داناوە وردە و لە سێبەرەکان زیاد دەکا هەتا وای لە دێ ئێوارە هەمووی دەبێتە سێبەر دوایی دەبێتە تاریکی بەرەبەیانیش بە هەمان شێوە نە سێبەرەکان بەردەوامە نە خۆرەکەش ئەمە هەمووی دەسەڵاتی خوای پەروەردگارە خوای گەورە باسی ناز و نیعمەتی ترمان بۆ دەکات لە ناز و نیعمەتەکان چەندانەیەک دەفەرمیێ وهو الذي جعل لكم الليل لباسا خوای گەورە ئەو خوایەیە کە شەوی کردووەتە جلوبەرگێ بۆ ئێوە چۆن هەروەکو چۆن جلوبەرگ ئێمە داپۆشێ شەویش بە تاریکی خۆی ئێمە داپۆشێ وەکو جلوبەرگێک دەفەرمێ والنوم سباتا ئێمە
شەومان کردۆ بە جلوبەرگێ بۆ ئێوە و خەومان کردۆ بە ئیسراحەت بۆ ئێوە، بەمایی ئیسراحەت و حەوانەوە بۆ ئێوە. وجعل النهار نشورا، و ڕۆژیشمان دانا و بڵی تێدا بسڵڕێنەوە، کەسابەت کەن، ئیش و کارکەن. ئەمە هەمووی خوای گەورە دایناوە. هیچ کەسێک شەریکی خوا نییە لە هێنانی ڕۆژ و شەودا. بەڵام ئێمە خوای گەورە لاشەمانی دروست کردووە بۆ عیبادەتی خوا، لەگەڵ عیبادەتی خوادا دەگونجێ. هەر کاتێ عیبادەتی خوامان نەکرد بێگومان لاشەمان بەدبەختە بێ. و ئەمڕۆ بۆچی خەڵکی مرتاح نییە؟ لەبەرەوە یەکەم خوای لەبیر چووە، دۆم ئێمە تاییمان تێک چوە. تایم شەو خوای گەورە دایناوە بۆ خەو، ئێمە لە ڕۆژدا دەخەوین. هۆکارەکەشی کارەبایە، کە کارەبا نەبێ کەس تا سەعات 8 دانانیشی پشتی خەوی پێکە، تەحمل ناکەین. ئێمە کاتێک کە شەوان دادەنیشینە تا درەنگێک، بێگومان ئەو لاشەمان ئیسراحەت ناکە. خوای گەورە وا دروستی کردووە لە شەودا بخەوێ، بۆیە ئێمە بەردەوام بێتاقەت، بێزار، تەمبەڵ، تەوەزەل، بێتاقەتی، چونکە لە کاتی خۆیدا ناخەوین، چونکە لە کات تاییمان تێک چووە. شەو خوای گەورە دایناوە بۆ خەو، بەڵام ئێمە لە ڕۆژدا دەخەوین. بێگومان خراپە. بۆیە هەمومان سەیرەکەی کاتێکش کە لە خەوە لەسین تێرخەونی. بەڵام ئەو پیاوە بەتەمەنی کە زووە خەوێ لە کاتی خۆیدا، لە کاتی خۆشیدا زوو هەڵەسێ، سێکی لەشی لە ئێمە ساخترە، ڕاستەکەی بەتەمەنە، بەڵام مێشکی لە ئێمە سافترە، چونکە لە کاتی خۆیان دەخەوێ. بۆ ئەگەر ئینسان پێی بگرێ زوو بخەوێ، زۆر شتێکی باشە. بەیانی خەبەری ئەبێتەوە تەمبەڵ نییە، بێتاقەت نییە، بێزار نییە. بەتابەتی گەنجەکانی ئەمڕۆ خۆ ئەگەر وازیان لێ بێنە دایک و باوکیان، هەتا بانگی بەیانی ناخەون. دواییش هەتا نیوەڕۆ عەسر هەڵەسن هەر هێشتا باوێشکەدەن، چونکە خوا شەوی داناوە بۆ خەو، بۆ ئیسراحەت، ڕۆژیشی داناوە بۆ کەسابەت و چوونە دەرەوە. بۆیە ئەمە نیعمەتەکانی خوایە بەسەر ئێمەوە. هەر کاتێک نیعمەتەکانی خوامان وەکو خۆی بەکار نەهێنا، بێگومان تووشی ناخۆشی ناڕەحەتی ئەبین. ئێستا گە موبەڕیدا هەڵ کرێکشتان ڕاکەن، هەمومان ڕاکەین، و لەبەرەوە تەحەمولی ناکەین. مانگێتر زۆپا لێرا هەڵبکرێ خەڵک ڕاکات، تەحەمولی ناکەین، بێ خۆتی لە دوور خەیتەوە. هەموو شتێک کاتی خۆی هەیە، هەموو شتێک بۆ شتێ دروست کراوە. خوای گەورە شەوی داناوە بۆ ئیسراحەت، بۆیە ئێمە بە پێچەوانەوە بەکاری دەهێنین، بۆیە دڵمان خۆش نییە و بەردەوام بێتاقەت و خەواڵووین. خوای گەورە لە ناز و نیعمەتەکانی خۆی بەردەوام باسی دەکات، دەفەرمێ وهو الذي أرسل الرياح بشرا بين يدي رحمته. خوای گەورە بای داناوە، بایەک هەیە، ئەو بایە پێش ئەوە دێت دەزانی بەهۆی ئەوە دەزانی باران دەبارێ. نازم شەماڵە وەشتی پێڵێن، بەخوا نازم چی پێڵێن. بایەکەیە، ئەو بایەوانی کە تەمەنیان زیاتر دەزانن، ئەو بایە کە دێت نیشانەی باران بارینە. بشرا بین یدی ڕەحمەتی. خوای گەورە بارانی بە ڕەحمەت ناو بردووە لە قورئاندا، بارانی بە مبارەک ناو بردووە. خوای گەورە ئەو بایە دەنێرێ پێش باران. بۆچی؟ بشرا بین یدی ڕەحمەتی، چونکە مزگێنی ئەوە ئەدا کە باران دەبارێ. باران بەڕێوەی، ئەمە هەوای بارانە، ئەم بایە بای بارانە. ئەوانەی کە تەمەنێکیان زیاتر مەعلوماتیان لەسەر ئەو شتانە هەیە، زیاتر لی دەزانن. بەس سوبحان الله، ئاژەڵەکان، زۆرێک لە ئاژەڵەکان لە مرۆڤ وریاترن. بە تایبەتی دەڵێن مەڕ یاخود هەندێک حەیوانی تر بە چەند سەعات پێشەوەی باران بباری هەستی پێکەن، بەڵام خوا پیان نەڵێت، پیاوچاک پیان ناڵێت. خوای گەورە پیانی وتووە. حتا جاری وایە شوان هەیە، ئەڵێ من لای حەیوانەکان بوومە، خۆرەتاوێکی زۆر گەرم بووە، بە مەڕەکان ئازانیوە بارانێ بە قووت بەڕێوە، خۆرەتاو بووە. کاتێکم زانی دوای چەند سەعاتێ بارانێ بە قووت هاتووە. ئەوان مەشغوڵە بن، خوای گەورە فێریانی کردو ئاگادار بن و وریا بن، باران دەبارێت. شوانێک دەڵێ لای شاخێکا بووم، لە دۆڵێکا بووم، مەڕەکانم مەشغوڵ بوون و ڕایان کرد. ئەڵێ دوای ئەوە هەستم کرد ئەمە شتێک لەم دۆڵا ڕوو ئەدات، لەم شیوا شتێک ڕوو ئەدات، چەند سەعاتێ پێشەوە. ئەڵێ وەڵاهی مەڕەکانم دوورخستەوە، شوانێک ڕۆژ بۆ ویانە بە مەڕەکان، وتم کاکە مەڕۆ بۆ دۆڵا، بۆ خوای مەڕەکانم لەوێ زۆر مەشغوڵ بوون، شتێک ڕووەدا لەوێنە، دیارە شتێکەیە بەس نازانم چییە. ئەڵێ بە قسە مینەکە ڕۆژت، ئەڵێ سوێن بەخوا لافاوێک هات، نیوەی زیاتر مەڕەکانی برد. ئەو کاتە خۆ بارانیش نەبوو.
برادێک دەڵێ لە شوێنێکا وەستا بووم لە دۆڵێکە بەرامبەرم کونی تیا بوو، کونی ئاژەڵەکان، ئاژانی ئاژەڵی بچووک. ئەڵێ هەندێک لە کوونەکان لە دۆڵەکە لە خوارەوە بوون، هەندێکیش لەسەرەوە بوون. ئەڵێ کاتێک مزانی ئەمەی کوونەکان کە لە خوارەوەیە گیان لە بەرەکە شتەکانی زەخیرەکانی دەرکرد ئەیبوو بە کوونەکەی سەرەوە، لە خوارەوە دەرێکرد لە کوونەکانی خوارەوە بۆ کوونەکانی سەرەوە. ئەڵێ سوێن بەخوا هەور بە ئاسمانەوە نەبوو، بەس وتم وەڵڵاهی ئەمە حیکمەتێکی تایە، ئەم ئاژەڵە کوونە نزمەکان کە زەخیری تایە دەری ئەکاو ئەیبا بۆ کوونە بەرزەکان. چەند سەعاتێک دوایەوە سوبحان الله ئەڵێ باران هات، کوونەکانی خوارەوە هەمووی پڕ بوو، بەس کوونەکانی سەرەوە پڕ نەبوو، پڕ بوو لە باران. ئەمە خوای گەورە بایەک دەنێری، ئەم بایە علامەت و نیشانەیەکە وەکو تەجروبەیەک یاخود بە ئاژەڵەکانە یا بە هەندێک نیشانەی ترە خوای گەورە دایناوە کە باران دەبارێ و ڕەحمەت بەڕێوەیە. بەڵام ئەو هەستە مرۆڤەکان زۆر جار نییانە، ئەو هەستە بەهێزەیان نییە. جاروێ ئەمڕۆ پێشبینیەکان دەکرێت، بەڵام پێشبینیەکان زۆر جار بەهۆی بایەکەوەیە. ئەو بایەک کە خوا دەینێرێ ئاگادار بن ئەمە هاتنی بارانی بەدواوەیە. بۆیە دەفەرمێ وهو الذي أرسل الرياح بشرا بين يدي رحمته. ئەو بایە دەنێرێ کە مزگێنی بارانی پێیە، باران لە پێش ئەمەوە نابارێت، بەڵکو دوای ئەو بایە باران دەست پێ دەکات. بۆیە خوای گەورە دەفەرمێ وأنزلنا من السماء ماء طهورا. ئێمە لە ئاسمانەوە ئاوێکی پاک و خاوێن، ئاوێکی جوان کە خۆتانی پێدەشۆن دەیخۆنەوە، ئاوێکی پاک و خاوێن ئەبەزێنی لە خوارەوە لە ئاسمانەوە لە هەورەکانەوە. بەڵێ خوای گەورە بۆچی دەبەزێنێ؟ لنحيي به بلدة ميتا، بۆ ئەوەی ئەو زەویە مردووەی پێ زیندوو بکرێتەوە. ونسقيه مما خلقنا أنعاما وأناسيا كثيرا، بەهۆی ئەو بارانەوە کە دەبارێت ئاژەڵێکی زۆر هەمووی ئاوەکان دەخۆنەوە و لەگەڵ مرۆڤەکاندا. بەهۆی ئەو بارانەوە مرۆڤەکان و ئاژەڵەکان دەبوژێنەوە. کاتێک کە دەبینی لە وەڕ زۆرە، دەبینی ئەو ئاژەڵە جەوێتری هەیە، و کاتێکیش کە لە وەڕ نییە جەوێتری هەیە. یعنی خوای گەورە دایناوە بۆ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەندێک جار بەهۆی تاوانەوە ئەگەر خوای گەورە لەبەر ئاژەڵەکان نەبێت تکەی باران نابارێ، بەهۆی ئاژەڵەکانەوە باران دەبارێ هەندێک جار. سپاس بۆ خوا ئەم ساڵ الحەمدولله جەوەکە خۆشترە، باران باشتر باری، سپاس بۆ خوای گەورە. جا ئەوە خوای پەروەردگارە باران دەبارێ، پیاوچاک نییە، فڵان کەس نییە. هیچ کەسێک ناتوانێت تکەی باران ببارێنێ ئیلا بە ئەمری خوا نەبێت. باران بە ئەمری خوا دێتە خوارەوە. بۆیە سپاسی خوا بکە لەسەر ئەو نیعمەتانەی بەهۆی ئەو بارانەوە زیندووی دەکاتەوە، ئەو زەویە وڵات زیندوو دەکاتەوە. پار و پێرا دەڕۆشتی تا دەشت و دەر بێتاقەتە بووی، بێزارە بووی. الحەمدولله ئەم ساڵ خۆشترە ئینشاڵڵا ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ لای خوا، خوای گەورە ژیانمان خۆشتریش دەکات بێگومان. بۆیە بەهۆی ئەو بارانەوە خەڵکی زیندوو دەبێتەوە، دەم و چاویان جوانتر دەبێت، ئاژەڵەکان تێر ئاو دەخۆن، مرۆڤەکان بە هەمان شێوە. بۆیە خوای گەورە دەفەرمێ بۆ ئەوە دامان ناوە باران بێگومان. باران ڕەحمەتی خوای گەورەیە. بۆی ئینشاڵڵا با ئێمەش سپاسی خوا بکەین لەسەر ناز و نیعمەتەکانی. ئەو کاتە ئینشاڵڵا خوای گەورە دڵخۆشمان دەکات، بەختەوەرمان دەکات. هەنێ ناز و نیعمەتی تریش ماوە ئینشاڵڵا بەیانی لە تەمەن باقی بێ لە وتارە باسی دەکەین. داوا بکەین لە خوای گەورە هەموو کاتە بڵێن خوایە نیعمەتەکانی خۆت بڕژێنی بەسەرماندا. یا ڕەبی خوایە خێر و بەرەکەت و ڕەحمەتی خۆت بڕژێنی بەسەرماندا. یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. خوایان ئاخرمان بەخێر بگێڕی، بارانی بە ڕەحمەتمان زیاتر بۆ بارێنی. خوایان ئەم دەم و چاوانە هەموو دەم و چاوەکانی تر لە ئاگری دۆزەخ بەدوورکەی، لە بەهەشتا کۆمان کەیتەوە بۆ خاڵاتی عەظەمەت و گەورەی خۆت. ئامین ئامین ئامین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.